لە پێشدا دەوڵەتی تورکیا هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان و بۆ سەر خەڵکی سڤیلی کوردستان جاری یەکەم نییە و تا ئەو نظامە و لەسەر ئەو عەقلیەتەبی بەردەوامی دەبی لە بەرامبەریشدا گەلی کورد لە بەرخۆدان و خۆڕاگرەکانی لە بەرامبەر دەوڵەتی ستەمکار بەردەوام دەبی دیارە شتێک دەبی وەکو قاعیدە وەرگرین کە هەر کاتی کە دەوڵەتی تورکیا هێرشی کردە سەر خەڵکی سڤیل بزانە لە جێیەکی کە دەوڵەتی تورک شکستی خواردیە ئەوە بۆ داپۆشینی شکستەکەیتی جا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی سەربازی ئەو هێرشەی شەوی ڕابردوو کە کرایە سەر خەڵکی سڤیلی خەڵکی ئاوارە و پەناهەندەی کامپی مەخمور و خەڵکی ستەمدیدەی شەنگال ئەوە دەرەنجامی ئەو شکستە گەورە بوو کە حکوومەتی دەوڵەتی تورکیا لەگەڵ چەند لایەنی تر لەسەر لە حەسەکە کردیان بۆ ئازادکردنی ئەو زیندانیانەی داعش بە مەبەستی ئەوەی کە دووبارە جارێکی کە داعش زیندوو بیتەوە هەموو ئامانجەکەشی تێیدا ئەوەیە کە ئەو دەستکەوتانەی گەلی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان بەدەستی هینە لە ناوی باو ئامانجی دەوڵەتی تورکیا تەنها و تەنها دژایەتیکردنی دەستکەوتی گەلی کوردستانە جا چ لە ڕۆژئاوا چ لە باشووری کوردستان هەر ئەوەیە کە دەوڵەتی تورکیا تووشی فۆبیای کورد بووە شۆڤینەتی تورک تووشی فۆبیای کورد بووە تووشی ئەوە بووە کە دەبینی ڕۆژ بە ڕۆژ ئەو دەستکەوتانەی لە ڕۆژئاوای کوردستان بەدەست هاتیە هەم لە ڕووی سەربازیەوە جێی خۆی دەگری هەم لە ڕووی ئیداریەوە بەرەو پێشوو دەچی هەم لە ڕووی پەیوەندی دیبلۆماسیەکانی لەسەر ئاستی دنیا ناچار دەبینین دان بەو دیفاکتۆیە دابنێ کە بە خوێنی هەزاران شەهیدی کوڕ و کچ بەدەست هات ئەو لەوەوە ترسێک لە خۆی دەبینی ئەو کاتی کە لە باشووری کوردستان ئەگەر دەستکەوتێک هەبی بە ناوی کورد ئەو باش دەزانی هەر هەمان هەستی نەتەوەی هەمان ڕوحی نەتەوەی لە باکووری کوردستان بەو ئاراستە هەنگاو دەنێت کە دەبینی لە ڕۆژئاوا بە هەمان شێوە بۆیە دەوڵەتی تورکیا هەرچی لە دەستی بێ لە پێناو بۆ سەرکوتکردنی گەلی کوردستان بۆ نەک هەرسەد نەناوبردننی دەستکەوتەکە تەنانەت بۆ سڕینەوەی بوون و ناسنامەی نەتەوەی کوردن دەیان پلان و دەیان ڕەنگە زۆر جاران دەستە ژێرباری زۆر ڕێککەوتن کە زۆر بە زیان بۆ دەوڵەتی تورکیاش دەچێتەوە بەڵام ئەو عەقلیەتە شۆڤینیە ڕێگەی پێنادا کە بە شێوەی دیموکراتیانەکە گەلی کورد حرەکە بزوتنەوە ئازادی خوازیەکەی کە داوای دەکا کە تەنها ئەوەیە کە ئێمەش وەک مرۆڤ وەک هەموو گەلانی تری ناوچەکە خاوەن ناسنامەیەکی خۆمان بی ئەوەی پێ قبوڵ ناکە ئەوە بێدەنجی ڕایەدارانی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانە جورئەت دەداتە بەر هەرێمی کوردستان هەر خۆی بێدەنجیەکە دەبتە هاوکاری هەر خۆی کاتی کە بێدەنگە لە بەرامبەر ئەو پێشێلکاریە گەورەی نازانم چ معنایەک بۆ سیادەی دەوڵەتی عێراق دەمینێتەوە کاتی کە دەوڵەتی تورکیا بە ئارەزووی خۆی بە قوڵایی سەدان کیلۆمەتر بێ بە ئارەزووی خەڵکی سڤیل خەڵکی مەدەنی ڕەزوباغ و دێهاتی کوردستان بردومان دەکا و دەکوژی ئەوە بوو جگە لەوەش هەر بەدەر لە مەسەلەی بۆمباراکردن و لە ڕێفرۆکەوە جەیشی تورکیا بە قوڵایی چەندین کیلۆمەتر هاتووە خاچ کوردستانی داگیر کردیە لە بەرامبەر داگیرکردن بێدەنگن خۆی ئەوە جۆرەکە ئەگەر ئیتیفاقێکی مۆرکراویش نەبی هەر خۆی بێدەنگیەکە دەبتە ئیتیفاق